دەچینە لای تەوەریەکەمی پرۆگرامەکە تەوەرێکی گرنگە هەمیشە تەوەرە گرنگەکان لە پرۆگرام باسەکەین و تەوەری ئەمڕۆ باس لە زانکۆی سلێمانیەکەی ناکەم لە زانکۆی سلێمانیە لە ماوەی ڕابردوودا چەندین پانێڵ و دیداری جیاواز ئەنجام ئەدرێ بە مەبەستی جیاواز جا لە چەند ڕۆژی ڕابردوودا لە زانکۆی سلێمانی دیدارێکی پەروەردەی و زانستی بۆ باخچەی مناڵان بەڕێوەچوو و چەندین ئامانجی گرنگیان لەم دیدارەیە هەبووە و چەندین پانێڵی جیاواز ئەنجام دراوە جا لەگەڵ میوانەکەمان لەگەڵ دکتۆرە سۆران حەمامین ئاکام سەرۆکی بەشی پەروەردەی پەروەردەی زانکۆی سلێمانی گفتوگوی زیاترەکەی ناکەم. بەڵێ سارا ئەم جۆرە دیدارانە زۆر گرنگە بە تایبەتی کە ئێمە باسی بابەتێکی گرنگەکەین ئەویش باخچەی مناڵانە چۆن لەڕێی ئەم دیدارانەوە کە تۆش باست کرد زانکۆی سلێمانی لە چەندین بۆ نەدایە خودت چەندین پانێڵی جیاوازی بۆ سەرجەم سێکتەرەکان کردووە ئەمە خۆی لە خۆیدا گرنگی خۆی هەیە تا کە چۆن پەروەردە بەڕێوەبەرەتی پەروەردە لەگەڵ زانکۆی سلێمانی هەماهنگگی بکەن بۆ ئەوەی ئەم دیدارە و یاخود لە داهاتوودا دیداری لەم جۆرە لە نێوان هەردوولادا بەڕێوە بچێت. دەست خۆشکاتە با لەگەڵ میوانەکەمان گفتوگوی زیاتر بکەین. دکتۆر سۆران بەخێر بێ زۆر دڵخۆشم کامڕۆ لێرەی. زۆر سوپاسان بەیانیت باش. بەانی جەنابتان باش خۆشحاڵم کە لێرە لە کەناڵێکی جوانە بۆ باسکردنی خەمێکی پەروەردەی یان با بڵێین چالاکێکی پەروەردەی ئامادەم بەڵام پێم باشە سەرەتا وەکو دەستپێک هاوخەمی و هاوسۆزیەک بۆ زیاد لێکەوتوانی قوربانیەکانی چەمچەماڵ و سەرجەم ناوچەکانی کوردستان دەربڕم. هەر بۆ مەبەستە شۆتوانم بڵم زانکۆی سلێمانی تەنها لە بواری پەروەردە کار ناکات ئێستا کەمپینێکی هاوکاری ڕاگەیاندووە لە ناو کەمپی زانکۆ لە قلیاسان بۆ قوربانیانی زیان لێکەوتوەکان کۆلێژیشمان خۆشحاڵیە دەستیان کردو بە بابەتێک کە قەرەبووی کتێبخانەی گشتی چەمچەماڵ بکەنەوە بۆ مەبەستە کەمپینی کتێبکۆکردنەوەیان ڕاگەیاندووە مەبەستمە لێرە بڵێم هاوسۆزم هاوخەمم بەڵام کوردستان و زانکۆ لە پشتانە بۆ ئەو بابەتی جەنابتان ئەمڕۆ ئێمە لەسەری ئەدوێین ئەبێ بگەڕێنەوە سەرەتایەکی پێشتر زانکۆ بەرهەمهێنەری کادیرەکانە زانکۆ ئەو جێگایە کە هەموو کادیرەکانی کۆمەلگای لێەوە بەرهەم دێت لە سەرەتادا ئەم کلێنەت کلێنێکی دیاری هەستپێکرا بوو کە کاتە هۆکارەکانی ئەوەی کە بۆتە هۆی دروستکردنی ئەم دیدارە بەڵێ ئەبێ بگەڕێنەوە پێشتر کە کلێنێک هەبوو لە نێوانی پەروەردە و زانکۆدا یان با بڵێن کلێنێک هەبوو لە نێوان کۆمەلگە و زانکۆدا خۆشبەختانە لەم خولەی سەرۆکایەتی کوردستاندا زانکۆی سلێمانیدا ببورن ئەم کلێنە پڕکرایەوە هەم هەماهەنگیەک لە نێوان کۆمەلگا و سەرەتەرێک بۆ هەماهەنگی لە نێوان کۆمەلگە و زانکۆدا دروستکرا لە میانی ئەوەشدا بەشێکی تایبەت بە پەروەردەکرایەوە لە زانکۆی سلێمانی تایبەت بە پەرەپێدانی پەروەردەی لە زانکۆی سلێمانی کە خۆشبەختانە سەرۆکاتی و بەشە بە من بڕا لە سەرەتای کارمانەوە ویستومانە هەموو کلێنە پەروەردەیەکان دەستنیشان بکەین کادیری پسپۆر لەو بوارەدا کاری لەسەر بکات یەکەمین هەنگاومان کە دەستمان پێکرد لە دایانگەکانەوە دەستمان پێکرد خولێکی دوو ڕۆژەمان بۆ دایانگەکانی سەرجەم سروری شاری سلێمانی بڵێ لە ماوەی ڕابردوودا ئەمە هەنگاوی یەکەمە بۆ ئەو دادانەی کە لە دایانگەکانە کارەکەن بزانن چۆن مامەڵە لەگەڵ مناڵە ئەکەن ئایا مناڵ چییە ئایا پەروەردەی مناڵ چۆنە دوو ڕۆژی خایان دوو خولێکی زۆر سەرکەوتوو بوو دوجار لە بیرۆکەیە کات کە ڕۆڵی یاری و چالاکیە هزریەکان بۆ مناڵی باخچە چییە بۆ ئەمە بەسەش خولێکی دوو ڕۆژە لە زانکۆی سلێمانی بەڕێوە چوو تایبەت بە مامۆستایانی باخچە خۆشبەختانە ئەم خولایان هەر زۆر دەنگدانەوەیکی هەبوو هەر ئەو خولەش بووە هۆکاری ئەوەی کە ئەم دیدارە زانستیە پەروەردەیەی دوێنێ بەڕێوە چوو بێتە ئاراوە دیدارەکە زۆر لە مێژە کاری بۆ دەکەین زۆر لە مێژە هەوڵی بۆ ئەدەین کە بکەوێتە سەر پێ ئامانجی زۆرە خۆی هەر بۆ خۆی لە خۆیدا پەروەردە خۆی ئامانجە کە ئەوە تا جەنابتان گرنگی پێدەدەن ئەبێ هەموو سێکتەرەکانی تری کۆمەلگەش گرنگی پێ بدات
چکە ئێمە نەوە پەروەردە ئەەکەین مناڵ پەروەردە ئەەکەین مرۆڤ باردێنین ئەم بارهێنانانە بۆ خۆی پێویستی بەوەیە کە زوو ئەبدەیت بکرێتەوە لە زۆربەی دیارەکە قسە لەسەر بابەتێکەکەم کە ناکرێت زانکۆ تەنها دەرهاویشتەکە بنێرێتە دەرەوە و دوایی فیدباکێک وەرنەگرێتەوە کە ئەم کادیرانی نردووی تێناوە ئەم دیدارانە گرنگەکان لەوەدایە کە کادیرەکانی جارێکتر ئەبدەیت دەکاتەوە نوێیان دەکاتەوە بەو زانیارە تازانەی کە هەیە بیرروڕە ئاڵ و گۆڕ دەکرێت دەربارەی سەرجەم کایە پەروەردەیەکان دیدارەکە 5 پانێڵی زۆر گرنگی لە خۆی گرتبوو هەر پانێڵێکیان سێ پانێڵستی زۆر باش کاریان تێدا کرده بوو دەکرێت بڵین دکتۆر هەماهنگگیە بوو لە نێوان پەروەردە و خوێنی باڵایە بۆ مەبەستە یاخود بڵین بەڕێوەچوونی ئەو خولەی پێشتر سەرچاوەیەک بوو بۆ ئەوەی کە ئەم دیدارە لەدایک بێت یاخود بەڕێوەچێت سپاس بۆ بیرهێنانەوە کات بەڵێ تەوان لە سەرەتای کرانەوەی بەشەکە ئێمە نامەیەک لێک تێگەشتمان بۆ پەروەردە کرد لەگەڵ پەروەردەیە ئەنجامدا چکە بەڕاستی ئەم بەشە خۆی وجودی نابێت ئەگەر پەروەردە نەبێت ینی با بڵین بەڕێوەبەرایەتی پەروەردە نەبێت کێڵگەی کارکردنی ئێمە وەک چۆن جوتیارێک لە کێڵگەدا بەرهەمێک ئەچنێتەوە کێڵگەی کارکردنی ئەم بەشەی ئێمەش پەروەردەیە بەڵێ بە خۆشحاڵیەوە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە هەر لە سەرەتاوە هەموو کار ئاسانیەکیان کردووە هەموو دەست پێشخەریەکیان کردووە چی لە ئامادەکردنی کادیرەکانیان چ لە هێنانە پێشەوەیان بەڵام لە هەمان کاتە زانکۆی سلێمانیش کەمتەر خەم نەبووە لەوەی کە جێگایان بۆ دابین کات شوێنی خولەکانیان دابین کات تەنانەت ئەوەی کە ئمڕۆ لەمڕۆدا زۆر باوە هیچ خولەیەک هیچ دیدارێک بەبێ کۆمەڵی بابەتی مادینایەتە پێشەوە هەوڵمانداوە لێرەشەوە سپۆنسەر پەیدا بکەین بۆ کارەکانمان تاواکو بتوانین ئەو خولانە درێژە پێ بدەین خۆشبەختانە هەم لە پەروەردەدا جارێکتر پەروەردە جارێکتر بۆ خزمەتی پەروەردە بەکاربێنینەوە کۆمپانیای مایە بۆ پەروەردە و فێرکردن سپۆنسەری ئەم کارانی بۆ کردوون خۆشبەختانە کۆمەڵە کۆمپانیای تری خولەکانی پێشودا سپۆنسەریان کردوون بەڵێ بەدڵنیاییەوە هاوکاریەکی زۆر باشیان کردووە لێک تێگەشتێکی زۆر باش هەیە کاری زۆر باشترمان باشە دکتۆر کەواتە لە شارەکانی دیکە بڕیارتان ناوە درێژە پێدەری ئەم دیدارانە هەبێواتە دیدار لە شوێنەکانی دیکە لە شارەکانی دیکە ئەنجام درێ بۆی تەنها سلێمانی ناشارەکانی دیکەش سوودمەند ببن ئەزانی باڕاستتر ئەم بابەتە بخەمەڕ مەدانی کارکردنمان زانکۆی سلێمانی لەگەڵ پەروەردەی سلێمانی لە ئێستادا بەڵام ئەمەمانە ئەوە ناگەیەنێت کە ئەمە ئەم کاروانە نەڕواتە شوێنی تر چکە خۆشبەختانە بەشی پەرەپێدانی پەروەردەیی لە هیچ کام لە زانکۆکانی تری کوردستانە نییە بە زانکۆی ئەهلی و حکومیشیەوە تاکە بەشێکە کە زانکۆی سلێمانی بیری لێ کردوێتەوە بەڵێ ئومێدی ئەومان هەیە کە ڕۆژە لە ڕۆژان زانکۆکانی تر بیر لەوە بکەنەوە بەشێکی ئاوا بۆ سێکتەرەکانی خۆیان بکەنەوە و لە پەروەردەدا کاری لەسەر بکەن بە هەموو جۆرە کاوکاریانە بین بەڵام ئەوی کە لێرە لەم سنوورەدا کاری پێدەکەین هەموو پەروەردەکان ئەگرێتەوە سەرجەم پەروەردەکانی شاروچکەکانی تر بە ئیدارە سەربەخۆکانیشەوە لەخۆی گرتو کارمان لەگەڵا کردوون کارەکەمان بۆ هەمویان بووە بەڵام بۆ پارێزگاکانی تر نەخێرتا ئێستا کارمان نەکردو بەڵام ئومێدی ئەوە دەخوازیین کرد لە کوردستانێکی فراواندا کار بکەین لە پەروەردە باشە دکتۆر بەبوورە ئاکام بەس ئەو وێنانەی کە لە شاندا درێ لە ئێستادا بە خێراتم دەکرێت و پێشوازی دەکرێت ئەوە کە ئەو میوانانە بوون کە لە واتە لە دیدارەکە بەشدار بوون یاخود ئامادەیان هەبووە و باسیش لەوە بکەم پێشەوەی کە وەڵام بێتەوە ئەو کەسانی کە پانێڵەکانیان ئەنجام دەدا و ئامادەیان کردن کەسانی کێ بوون زۆر باشە دیارە میوانێکی زۆر هاتبوو بەڕاستی ئێمە هۆڵەکانمان هۆڵی گەورەیە خۆشبەختانە لە هیچ کام لە هۆڵەکانە جێگانەما بوو پانێڵەکانمان دابش کردی و بەسەر دوو هۆڵی سەرەکیدا ئەو کەسانی کە بانگێشت کرابوون بۆ ئەم دیدارە دیارە هەر بە هەڕەمەکی بانگێش نەکرابوون هەموو ئەو کەسانن لە پسپۆرێکی تایبەتە زوبیان مامۆستایانی زانکۆ بوون کە ئەو دکتۆرە بەڕێزانەی کە ئەزمونێکی زۆریان هەیە لەم بوارەدا کاریان کردووە ئەمانە پانێڵیان پێشکەشە کرد جگەلەوە ئەو سەرپەرشتیارە پەروەردەیانی کە ئەزمونێکی زۆریان لەم بوارەدا هەیە بە هەمان شێوە بۆ گواستنەوەی ئەزمونی خۆیان بانگێشت کرابوون بێژگە لەمانە هێندێک کەس کە
تازە لە بوارەکەدا کار دەکات و بەڵام بەڕاستی ئەبدیتە ینی کەسێکە خوێنەری ئەو بابەتەیە کەسێکە لە پەروەردەی مناڵە دەیهەوێت کار بکات ئەمانیش بەشێکی تریان گرتی بوو بەشێکتر لە مامۆسانی پەروەردەی تایبەت کە بیرمان نەچێت پەروەردەی تایبەت ڕۆچۆتە قوڵایی پەروەردەوە تەوەرێکی تایبەتماندانا بوو بۆ پەروەردەی تایبەت لە پانێڵەکان. بەڵێ کاک دکتۆر من کەمێ پێشێستا چەند دیمەنێکم بینی لەسەر شاشەی کورسانی سەرنجی ڕاکێشان بەڕاستی چەند دیمەنێکی تایبەت بە کارەساتی چەمچەماڵ بوو لافاوەکەی چەمچەماڵ بوو مەبەستان لەوە چی بوو؟ وەکو چۆن لە سەرەتای بەرنامەکەی ویستم بە هاو خەمیەک دەست پێ بکەم خوێندکارەکانمان خۆتان نەزان خوێندکاری زانکۆ زیندووە بە پێچوانی هەموو ئەو بۆچوونانی کە پێیان وایە ئەم جیلە جیلێکی تا ڕادەیەک مردووە و جیلێکی تر معریفە لە ناوچوانە نەخێت من ئەتوانم بڵم خۆشبەختانە بێ ئاگایی ئێمە خوێندکارەکانمان خۆیان زۆر گەشتبینم بەرامبەر بە خوێندکارەکان ئەزانی ئەو کەسانی کە لە ناوەندەکانی زانکۆدا کار ناکەن تێناگەر کە ئەو گەنجانی ئێستا چیان پێیە کە چۆنن کە چی کەسانێکن بەڵێ ئەوان خۆیان هاوخەمی خۆیان هاوسۆزی خۆیان دەربڕێ و بەشێک لە چالاکیەکەی ئێمە لەو ڕۆژەدا. دکتۆر ئەم پانێڵانە بۆ ئەو خوێندنگا یاخود ئەو باخچانەشە کە ناحکومین واتە ئەوانیش ئامادەیان هەبوو لە دیدارەکانە؟ بۆ بڵێم بەداخەوە کە ئەڵێن باخچی ئەحکومی باخچی ناحکومی زۆر بەداخ من بوو ئەوە چکە ئەو دابەشبوونە کۆمەڵایەتیە پەروەردەیە من بەر لە پەروەردەدا بە قبوڵی نابینم خۆزگەوانە بواە بەڵام بۆی کە ڕاستتر ئەمە بڵێن بڵێ باجارە وەڵامی پرسیارەکەی جانم بڵێ ئەوان بەشدار بوون هاتبوون چکە وەکو پێم وتون کۆمپانیای مایە سپۆنسەری کارەکان کردبوون بەشێک لە باخچەکانی کورجنیێسیەوان زۆربەی باخچەکانی تریش لە ناحکومیەکان هاتبوون بەڵام لێرە مێ شتێک زۆر بەسەرئی بڵێمەوە چ باخچەکان چ خوێندنگاکان باوەڕم پێ بکە خوێندنگا ئەحکومیەکان لەگەڵ خوێندنگا ئەهلیەکان ئەهلیەکان لەگەڵ باخچە ئەحکومیەکان جیاوازیەکیان نییە ئەوە تەنها ئەو تێڕوانینەیە کە ئێمە وەکو هەر کاڵایەکی تر کە ئۆرجیناڵە ئەیکڕین و کە لە بازاری ڕەشا هەیە ئەیکڕین ئەو دڵ پێخۆشکردنێک خۆمان هەمانە من لە واقعی کارەکەدا پێتان ئەڵێم هەموو ئەو کەسانی کە بەتایبەت لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت لا ئێمە دەرەچون کاری مامۆستایەتیەکەن یان لە باخچەکانە ئەبنە دادا هەمان ئەو کەسانن کە لە باخچە ئەحکومیەکان و ناحکومیەکانە کارەکەن جیاوازیەکیان لە ڕووی بەرهەمێنان تەنها و تەنها جیاوازیەک ئەگەر بەدی بکرێت لەوانەیە حکوومەت نەیتوانی بێ فەراهەمی کۆمەڵک یاری و دەستەبەری کۆمەڵک پێداویستی بۆ باخچە ئەحکومیەکان بکات ئەگەنە لە ڕووی کادیری پەروەردەی و هەمان ئەو کادیرانن لە ڕووی بیناوە بگرێت لەوانەیە بڵم هێندێکات بینای ئەحکومیەکان کە من سەردانی هەمویانە کرد زۆر باشتر بێت لەوەی کە هەیە بۆی ئەم جیاوازی من بەڕاستی پێم خۆش نییە بمێنێت بەڕاستی پێم خۆش نییە لە پەروەردەدا ئەمە ڕوو بدات چکە دوجار ئەمە لە باخچەکانە بەتایبەت کاریگەری لەسەر دەروون و هزری مناڵەکان بەجێ کاک دکتۆر من پرسیارێکم بەڵام ئەیکەم بە دوو بەشەوە لە پانێڵەکاندا هیچ بابەتێ باس کرا سەبارەت بە شێوازی مامەڵەکردن لەگەڵ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت لە باخچەکان جگەلەوە لە پەراوێزی دیدارەکەدا وابزانم چەندین چالاکی جۆرا و جۆریش بەڕێوە چوە ئەگەر دواتر بە کورتیەوەشمان بۆ باس بکەین بە چاوان خۆش وەکو لە بیدایەتەوە باسم کرد پانێڵەکان زۆر جۆرا و جۆر بوون یەکێ لەو پانێڵانی کە زۆر جێگای سەرنج بوو کە تا ئێستا قسەی لێ نەکرا بوو لە باخچەکاندا پەروەردەی تایبەت بوو چکە پەروەردەی تایبەت ئیمڕۆ بۆتە ئەمری واقع لە ناو خوێندنگاکانە ئەنی کەسانێک نین جیاوازم لە ملەتەوە مناڵێکن ئەبێ بەڵام شێوازی مامەڵەکان شێوازی مامەڵان جیاوازترە ئەبێ خۆگونجاندنیان لەگەڵا بکەین بۆ ئەمە دوو پانێڵ لە پانێڵەکان تایبەت بوون بە پەروەردەی تایبەت یەکێکیان تایبەت بە جۆری دەستنیشانکردنی ئەو مناڵانە بۆ ئەو دادانی کە دێن لە باخچەکانە کارەکەن چکە سەرەتای دەستپێکی هاتنە ناو ژیانی پەروەردەی فەرمیە ئەبێ ئەم دادانە مناڵەکان بناسنەوە لانیکەم بزانن ئەو مناڵە لە چه ئاسێکایە کە ئیتر ئەمە من نامهوێت لێرە بچمەنا ئەو بابەتەوە کە دەستنیشانکردن لە چه ئاستێکی ناهەمواردایە لێرە بۆ مناڵی خاوەن پێداویستی تایبەت ئیتر چۆنە و چۆنی ئەمە بابەتێکی ترە و کە زۆر کات بەخۆیەوە ئەگرێت یەکێکی تر لە پانێڵەکان لە پەروەردەی تایبەتە گواست دەمەچکردن بوو یعنی تێکەڵاوکردنی مناڵی خاوەن پێداویستی تایبەت لە باخچەکانە لەگەڵ مناڵی ئاسایی با بڵین بە جۆرە لە جۆرەکان
کە جەخت لەسەرەوە کرایەوە کە ئەم مناڵانەش بێت تەنها لە هێندێ دۆخی تایبەتدا بۆ چەند کاتێکی تایبەت جیا بکرێنەوە ئەگەر هاتە دۆخە ئاسایەکەی خۆی بنێردرێتەوە ناو مناڵەکان بۆ ئەوەی هەست بە کۆمەڵایەتی بکات هەر بۆ ئەوەی کە زیاتر بە جەنابتان بڵێم لەسەر خواردنی تەندروست لەسەر پاراستنی سەلامەتی لە باخچەکاندا دوو پانێڵی زۆر باش پێشکەشکرا کە ئەمانە دوایی هەموو ئەکرێتە ڕاستپاردە و پێم خۆشە باسی هەر پانێڵە بکەی بزانم هەر پانەڵێک لەسەر چ بابەتێک بۆەوە دواتریش باسەوە کرد کە ئەوی بەلاتانەوە گرنگە وەرگرتنی فیدباکە چۆن فیدباک وەرەگرنەوە وەکو ئەرزم کردی پانێڵەکان جۆرا و جۆر بوو بۆیە ئەم پانێڵانە کە وەکوتم بەشێکیان تایبەت بە خۆراکی تەندروست بوو لە باخچەکانە ئەنی بۆ نمونەیەکێکەوەی کە جێگای دوێنێ جێگای سەرنجیم بوو یەکێ لە دادەکان وتی ئێمە شەربەت و کێگە دەین بە مناڵەکان تێکی لە دکتۆرەکان وتی ئەمە سەقەتترین کارە کە ئێوە دەیکەن خواردنێکی ناتەندروستە جارێکی تۆ ئیتر بۆ مناڵەکان ئەنی ئەبێت دابڕێژێتەوە وەک چۆن پرۆگرام یەکێک لە بابەتەکانی تر پرۆگرامی خوێن باخچەکان بوو خۆشبەختانە زانکۆی سلێمانی لە ماستەرنامە و دکتۆرەنامەکانیان چەندین پرۆگرامی تایبەتیان دەرکردووە ئەم پرۆگرامانە جارێکتر لە باخچەکانە کاری پێ بکرێتەوە هەماهەنگی پێ بکرێت یەکێکتر لە پانێڵەکان تایبەت بوو بە ڕۆلی میوزیک بەڕاستی میوزیک چی لە دەرونی مناڵەکە کاریگەری لەسەر پەروەردەی مناڵ چی ئەبێت من نام هەیە کۆی پانێڵەکان بگوازمەوە بۆ ئێرە بەڵام بەڕاستی شتی سەرنجڕاکێشی تیا بوو کە میوزیک چ ڕۆڵێکی کاریگەری هەیە لەسەر دەرونی ئەو مناڵە لە گەورەیدا ئەزانی دوێنێش من لە دیدارێکی کورساتە لەوێک ڕاستەخۆ قسەیەکم کرد ئێمە بوو ئێرە باخچە هەڵەبژێرین بۆ کارکردن لەسەری ئەمە دووەم ئیشمانە لەسەر باخچەکانێکین بەڕاستی باخچە پێنج ساڵی یەکەمی مناڵیە پێنج ساڵی یەکەمی مناڵی وەکو فرۆید و زوبەی زاناکانی تریش ئێستا بە دوای ئەواڵێن دروستبوونی کەسێتی مرۆڤە ینی کەسێتی مرۆڤ کە من ئێستا مرۆڤێکم لێرە دانیشتم چۆن شەرمنم ترسونەوەکەم هەر جۆرێکی تر بم ئەگەڕێتەوە بۆ ئەو سەردەمە کە لە مناڵیە چۆن پەروەردە کراوە کاریگەری دەرونی بڵێ کاریگەری دەرونیەکان لەو سەردەمەدا بەجێ دێڵە بۆ لێرە ئەبێت بزانین ڕۆڵی چیرۆک چییە هەموو ئەو چیرۆکانی کە جاران داپیرەکانمان بوانە گەڕینەوە لە ژوورەکانمانە لە کاتی خەڵکنەکانمانە ئێستا ئەبێت لە باخچەکانە بەرهەم بێنێت چکە بەڕاستی پێڵم هەر بۆ خۆی تەوەری بابەتەکان کە ناونیشانی بابەتەکە پێداویستی کۆمەلگا و لە سای گۆڕانکاریە جیهانیەکاندا ئەمە بەشێک بووەوەی کە ناونیشانەکە هەڵگری ئەم ناونیشانە بۆ خۆی ئەوەی کە قسەی لەسەر بکرێت کاک دکتۆر ببەخشە قسەکەت پێ بڕم بابەتێکیکە هەیە زۆر گرنگە و زۆر هەستیارە ببوورە لە بەرەوەی کاتمان کەمە لە پانێڵەکاندا یاخود لە دیدارەکە بەگشتی باز لە شێوازی مامەڵەکردنی مامۆستای باخچەکان کرا لەگەڵ منداڵان ئەمەجگەلەی بابەتێکی کەشەیە کە ئەمی شەرخۆی لە خۆیان گرنگە بابەتی هاتوچوێ مناڵان بۆ نمونە لە وڵاتانی دنیا لە وڵاتانی پێشکەوتوو سیستمی GPS کامێرە لە ناو پاسا هەیە بۆی دایک و باوکەکان ڕاستەخۆ ئاگادار من لە مناڵەکانیان ڕاستە لای ئێمە سەربارەوەی کە مامۆستایەک لەگەڵ مناڵەکان سەرەکەیە بەڵام تا چەند باسی ئەم بابەتانە کرا لە دیدارەکەیە بە شێوەیەکی گشتی چەند گرنگە هەش بێ کاک دکتۆر ئەزانی گرنگەکەی تا ئاستی نەبڕانەوە گرنگە کە بەجددی سەلامەتی مناڵەکە پێش هەموو شتێکە چکە ئێمە ئەگەر پەروەردەش بکەین بۆچێ پەروەردەکەین بۆ مناڵێک ئەگەر مناڵەکە خۆی تەندروست دەرنەچێت ئەگە مناڵەکە خوا بە ڕۆژەکە تووشی کارەساتێک ببێت ئەمە بۆ خۆی کارەسات بارە بەداخۆ لەوانەیە تا ئێستا بیر لەمە نەکرابێتەوە چۆن بە سەلامەترین شێواز مناڵەکان بگەێنێتە شوێنی خۆی زۆر بەداخم لەوەی کە تا ئێستا لەوانەیە زۆربەی ئەو پاسانەی ئەو ئەمانەی کە مناڵەکانی پێگوازرێتەوە لە ئاستی پێویستیشدا نەبن بۆ خوێندنگاکان بازم بابەتەکرا کاک دکتۆر بڵێ لە پاراستنی سەلامەتیە ئەمە یەکێک بۆ لە تەوەرە گرنگەکان کە قسەی لێوە کراوە کاریگەری دەرونیەکان بۆ سەر پەروەردەی مناڵ بڵێ زۆر بەجددی یەکێک لە تەوەرەکان تایبەت بووی کە مامۆستا چ ڕۆڵێکی هەیە لەسەر کاریگەری دەرونی مناڵ جارێکتر مامۆستای باخچە چۆن بەرهەم بێنرێتەوە تەنانەت بیرمە دوێنێ کە باسکرایەکی لەو تەوەرانەوە بوو کە یەکی لە بەڕێزەکان وتی مامۆستای باخچە
لە ئێستادا کەمترین خوێندنەوەیان هەیە ئەبێ مامۆستاکان جارێکتر خوێندنەوەم بۆ بکرێت ئەی ئەگەر هەر ناخوێندەوە ناچارین بە دیداری ئەمە ڕان بکەشێ ناوکایە پەروەردەیەکە و لانی کەم کۆمەڵێک هزری پەروەردەیان پێ بدرێتەوە کە بە جۆرێکی تر مامەڵە لەگەڵ مناڵا بکات ناحەقیان نییە بە وەڵامی ئەو پرسیارش کە جەناوچکە فیدباکێک وەرنەگیراوەوە ئەناخۆ چۆن مامەڵە ئەکەن زانکۆ بە دواداچوونی نەکرد بێتەوە لەوانەیە کە ئەرکی زانکۆش نەبێ بە تەنها ئەرکی پەروەردەش بێت کە چۆن ئەم فیدباکە وەربگیرێتەوە لە مامۆستاکان چۆن مامەڵە لەگەڵ مناڵاکە چۆن پۆل با بڵێن نەک پۆل چکە ئەوان ژووریان هەیە ژوور و پۆل دوشتی جیاوازە باخچە و قوتابخانە دوشتی جیاوازە یەکی تر بوو لەو بابەتانی کە من خۆم دوێنێ بیستم لەوێ جێگای سەرنج بوو بۆم چکە بەڕاستی من پسپۆری باخچە نیم پسپۆرم لە بواری پەروەردەدا بەڵام باخچە بەشی سەرەکیە لە کارەکانمان بەڵێ سارا دکتۆر باس لەوە بکەم هیچ شتێکێک لە پانەڵەکان پەیوەندی هەبوو بۆی کە مناڵان چۆن هەسوو کەوتکەن لەگەڵ خێزانەکانیانە لە جەرەوە لە سەر شەقامەکان لەگەڵ دادەکانیانە چۆن هەسوو کەوت بکەن و ڕفتارەکانیان چۆن بێ؟ خۆشبەختانەیەکێک لەو پانێڵانەی کە دوێنێ زۆر باش تەرکیزم بۆی کرد ئەم بابەتە بوو ڕۆڵی خێزان ویستومە ئەزانێکی چکە سەرپەرشتیاری گشتی کارەکە بووم ویستومە زۆربەی پانێڵەکان وەکو دۆستایەتیش بێ وەکو ڕێزێکیش بێەوە بە بەڕێزانەی کە بۆ هەموو ئەزمونی خۆیان هاتون گویان لێ بگرم یەکێ لەو بەڕێزانەی کە پانێڵی پێشکەسی لەسەر ڕۆڵی خێزان و پەروەردە بەڵێ بە ئەمانەتەوە ئەمانە گوازراوەتەوە پیان وتراوە کە چۆن دەکرێت ئەم مناڵانە مامەڵەیەکی تەندروست لەگەڵ خێزانە بکەن ئایا دەکرێت بە ئامۆژگاری ئەمە بکرێت یان بە ڕێنماییکردن ئەمە بکرێت یان بە ئەنجامدانی کارەکە لە بەردەمیانە بۆی کە جارێکتر ئەوە بکرێتەوە کۆمەڵی هەڵی باو خراە ڕوو لەوێ کە ئەم هەڵە باوانە کاریگەریان لەسەر پەروەردەی مناڵ هەیە یەکی لەوانە ئەو ترسە ناهەموارانەی کە دوێنێ یەکێک لە پانێڵەکان لە مەسەلەی خێزانە باسرا کە کاریگەری هەیە چۆن لەسەر خێزان ئەو ترسانێکی ئێمە لە دڵی مناڵە ئەیچێنین بەبێ هۆکار ئەنی دوێنێ قسەیەکی زۆر جوان کرا ئەگەر مرۆڤێ پارچە پاسکۆی لەوانەیە هەزاران پارچەی کولیەکی تابێ ئێ باشە بۆچی لە کولە بترسین واشمان کردو مناڵەکە لە کاتێکە مناڵەکە زۆر ئاسایە توانێت مارێک بگرێت ئەتوانێت لەگەڵ ئاژەڵێکی ئەمە ناگەڕێتەوە بۆی کە شێوازی پەروەردەکردن نازانین پرسیارەی جەناب بوو فعلەن کاریگەری خێزان لە پەروەردەکردنە گرنگترینە ئەو شێوازی کە دایکی بۆ سیسارکێک هاوارەکاتتر مناڵەکەش هەمان شێواز وەرەگرێتەوە ینی کۆمەڵێک بابەتی زۆر تایبەت خراە ڕوو کۆمەڵێک لەسەر پەیوەندی خێزان و باخچەکان لەسەر پەیوەندی خێزان و مناڵەکان کە بەداخەوە من ئێستا توانم بڵم خێزان خەریکە بەداخەوە لە سای ئەو گۆڕانکاریانێکە هەیە خەریکە ئەو ڕۆڵە لە دەست دەدات پەروەردەکردن دکتۆر ببوورەکە پێشتە بڕم بەڵام بابەتێک بەلام و زۆر گرم بووی ئەوە لە باخچەکانەوە دەستان پێ کردووە بڕیارتان ناو بۆ قۆناغەکانی تریژەم دیدارانە ڕێک بخەن جایەکی لە سیفاتەکانی ڕاگەیاندنکارەوەی ئەوەی کە لە دڵتا هەیە بێنێتە دەرەوە ڕاستە قسە بکەم و کوتم لە دایانگەکانەوە دەستمان پێکرد دایانگەکان هاتینە باخچەکان ئێستا وەکو بەشی پەرەپێدانی پەروەردەیی کار لەسەر پرۆژەیە دەکەین بەڵام ئەم پرۆژەیەکی زۆر گەورە ئەبێت بۆ قۆناغی بنەڕەت بە تایبەت یەکی بنەڕەت ئەتوانم بڵێم یەکەم هەنگاویشمان بۆ زمانی پیرۆزی کوردی ئەبێت کە کار لەسەر ئەلڤەی کوردی دەکەین بە ستافێکی زۆر گەورەوە بە ڕێنمایی و ئامۆژگاریکردنی ئەو پسپۆڕانی کە لە بوارەکەدا کارەکەن ئەمانەوە شتێکی ستانداردی تایبەت بۆ ئەلڤەی کوردی دروست بکەین کە هاوڕێکانم ئێستا نامهوێ لێرە باسی ئەو بابەتە بکەم بە تەفاسیل هاوڕێکانم خۆشبەختانە کاری جدیان لەسەر کردووە دیدارێکی گشتگیری بۆ سازەکەین و هەنگاوی دواترمانێت کاک دکتۆر من دوا پرسیارە لێەکەم ئەگە بە کورتی پێم بڵیت دەرەنجام گەشتم بەچی لەم دیدارانەدا خۆی هەر بۆ خۆی کۆبوونەوەکان وەکو لە بیدایەتە بە جەنابتانم ڕاگەیان خۆی بۆ خۆی ئەمە ئاڵوگۆڕکردنی پیرڕایە بەڵام ئەو دەرەنجامانی کە لەم دیدارەدا تێگەشتین کە باخچەکان زۆر کەم و کورتیان هەیە چ لە ڕووی پرۆگرامەوە کە پرۆگرامی پێویست بەردەستیانە نەبێت چ لە ڕووی ئەو تێگەیشتنە هەڵانی کە تا ئێستا مامۆستایانی باخچە یان خێزان دەربارەی باخچەکان هەیەی چ لە ڕووی نەبوونی سەلامەتی وەکو ئاماژەتان پێداوە گواستنەوە چ لە ناو باخچەکانە
ئەمانە هەمووی بێتە بکرێتە پاکێجێک ئەکەینە پاکێجێک و پێشکەش بە بەڕێوەبەراتی پەروەردەی دەکەن تاوەکو لە وەزارەتەوە کاری لەسەر بکرێت زۆر خاڵ ئاماژەی پێدرا لەوێ کە پەنجە خراە سەر خاڵە نێگەتیفەکان و زۆر خاڵی ئیجابیش هەبوو لێشت ناشارمەوە یەکێک لەو مەسەلانێکی ئێمە ئەمانەیە زۆر بەجددی کاری لەسەر بکەین ئەوەیە کە جیاوازی یەک نەهێڵین لە نێوان باخچە حکومی و باخچە ئەهلیەکاندا. دکتۆر زۆر دڵخۆشم کە ئەمڕۆ لێرەی زۆر سپاس بۆی کە ئامادە بووی و بابەتی پەروەردە بابەتێکە کە چەندین سەعات گفتوگۆ و بەرنامی لەسەر بکەین هێشتا هەر بابەتی تر و قسەی لە داهاتووشدا لە پرۆگرامەکانی داهاتووە ئێمە سەبارەت بەم بابەتانە دیداری جیاوازمانە بێت. خۆشبەختە بم لەگەڵتانە کە ئەو بکەین چکە هەر کەسێک خەمێک بۆ پەروەردە بخوا لە هەر دیدارێکا بێت لە هەر شتێکا بێت تەنها بە وشەیەکیش بێت گرینگە من لێرەوە پێم خۆشە ئەوە ڕابگەێنم کە کورسات ئەبوایە زیاتر گرنگی بە پەروەردە بدایە ئەنی لانی کەم دیدارێکی پەروەردەیی هەبوایە بۆ مامۆستایانی پەروەردە بۆ مامۆستایانی زانکۆ بۆی کە لێرە گەنگەشەی بابەتەکان بکرێت و بتوانن ڕوئیای خۆیان بەڵە چاکار دکتۆر دەستگای میدیای کورسات بەردەوام گرنگی بە بابەتی پەروەردە داوە هەروەک چۆن بە گرنگی بە لایەنەکانی تر سێکتەرەکانی تری کۆمەڵگەدا و لە داهاتووشدا ئێمە بایەخی زیاتری پێین دیدار و پرۆگرامی جیاواز لەسەر ئەم پرسانە ئەەکەین و سەرکەوتیوە سەرکەوتنتان بۆ زۆر مەبەستم بوو بڵم بەرنامەیەکی تایبەتیان سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ دیدارەکەتان زۆر سەرکەوتو بن کاک دکتۆر. زۆر سپاس دکتۆر سۆران حەمامین سەرۆکی بەشی پەرەبێدانی پەروەردەی زانکۆی سلێمانی دووبارە سپاس.